بەردەوام مەزانین کە ئێمە لەگەڵ و گۆڕانکاریانەی کەشوهەوا و گەرمبوونی بەرگەی زەوی کە ئێستا باسێکی گەرمە لە هەموو جیهانە چەندین کۆنفرانس و سمینار ساڵانە بەسرێ و کەسانی پسپۆر کۆبنەوە بۆی کە بتوانن هۆکارە سەرچیەکان چییە؟ ئایا ئەزانی هۆکاری سروشتی و مرۆیمان هەیە، بەڵام بەداخەوە ئەو بەپی ئەو داهێنانەی هەیە کە هۆکارە مرۆیەکان زیاتر دەستیان هەیە لە پیسبوونی ژینگەیە، زیاتر دەستیان هەیە لەوەی کە لاوەی کە بوونەوەرەکان لەسەر زەوی بەتایبەتی لە نێوبوونەوەرە ئاویەکانە مرۆڤ بۆ نمونەی گیانلەبەرەکان ئەمانە بەگشتی هەمووی زیانیان واتە کاریگەری بەرزنەوەی پلەی گەرمان کاریگەری لەسەر زەریا و دەریاکانیشە وەکە زایەن زەریا و دەریاکان دوو لە سەرسەی ڕوبەری گۆی زەوی پێک ئەهێنن وەرواسەر کۆشمان نەبینەچێت لە 180 ئۆکسجین زەریاکان بەرهەمی ئەهێنن و ئەو CO2 کە ئێمەش ئەو دوانە ئۆکسیدی کاربۆنەی کە ئێمە دروستی ئەەکەین زەریاکان لە 92 هەڵەمژن کەواتە بوونی زەریا و دەریاکان گرنگی هەیە و بەڵام کاریگەری کەشوهەواش کاریگەری لەسەر ئەویش هەیە و زۆر باشە لەگەڵ ئەوەشە ئێمە بتوانین ئەو کاریگەریە ئایا بزانین لەسەر وڵاتی عێراق تا چەند کاریگەری بەجێ هێشتووە چکە بینی لەمەوەی ڕابردووە بەهۆی ئەوەی کۆمەڵێ لە ناوچەکانی خواروی عێراق بە تایبەتی شوێنەکانی خۆیان بەجێ هێشتووە لەبەر ئەوەی کە هۆکارەکەی بڕێتەوە بۆی کەمی ئەو نەبوونی بارانباری یاخود ئێمە زۆر جا باسی هۆشەکەین سەرچاوە ئاویەکانمان لەوانەیە وڵاتانی دراوسێمان هۆکار بن بۆ گرتنەوەی نەبوونی دارخورماکانمان و نەبوونی زۆنکاوەکانمان ئەمە ژوای کردووە کە کوشت و کاڵ کەمتر بێتەوە و جوتیارەکان بێنە ناو پارێزگا گەورەکانەوە ئەمەش بۆ خۆی گرفتی دروست کردووە کەواتە بە کۆی گشتی هەم لەسەر زەریاکان هەم لەسەر ئەو شکە ساڵی گەرمی و زۆر باشە گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سالم نیعمەت کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لایمە میوانە دکتۆر جان فەرموو بانی باش دکتۆر سپاس بۆ ئامادەبوونە دکتۆر سالم نیعمەت پسپۆری ژینگە و خاک و سیستەمی دەستنیشانکردنی جوگرافیایی جیهانی زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونە دکتۆر سەرەتا با لەوە دەست پێ بکەین ئەو باسە گەرمەی کە ئێستا لە جیهانە هەیە لەسەر کەشوهەوا و گەرمبوونی بەرگەی زەوی لە ئێستا لەم ساڵا گەشتونەتە چ دەرئەنجامێک بە کۆی گشتی باباسکەین دوایی نەسەر عێراق گەشتونەتە سەر چ دەرئەنجامێک ئایا مەترسیەکان زیاتر ئەبێت یاخود ئەم هۆشیارە گەشتوتە سەر ئەوەی کە بۆ چارەسەرێکی باش بگەڕێین سپاستان دەکەم بەینتان باش بەیانی لە بینی باش لە بینەران وەکو جەنابەت ئاماژەی پێدا راپۆرتی جوانیشتان کرد پێش ئەمە لە ڕاستیە خەتەرناکە زۆرە و ئەگەر ببینین ئێمە ڕەنگە تاریخی 50 ساڵەمە پێش ڕۆژ بە ڕۆژ پلەی گەرمی زیاد دەکات کەم ناکات وردە وردە پلەی گەرمی نادرن کەم بکات ئەگەر هەموو جارێ بینی ئەڵێن ساڵەکانی هەشتاکان و نەوەتەکانی سلێمانی چۆن بووەوە هەموو جارێ ئەڵێنەوە بەفربارینەوە کاتە چۆن بوو فعلا ژینگە بەرە و گەرمایە چێت ئاماژەکان بۆ ئاماژە بۆوادن کە داتاکان ئاماژە بۆوادن کە پلەی گەرمیەکان وردە وردە بەرە و زیاد بوو نەچێت گۆی زەوی گەرمە بێتەوە هۆکاری زۆرن لە ڕاستیە بەڵام لەگەڵ ئەوەشە ناوە هەندێک شت دروستە بێ مەسەن ئەمساڵ خۆشبەختانە ئەم هەموو بارانی ئەمساڵ لە ڕاستی میشێکێک لە دیار دەسروشتەکان بوو کاریگەری کەشوهەوای ناوچەی ئۆقیانوس بوو لە سەرمانەوە بەڵام لە ڕاستیە دیوەگەی تری ڕاستە کە جەنابەت فەرمووت بڵێ پلەی گەرمی ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیادبوون و خەتەراتەکان زیاتریشە بێت لەسەر گۆی زەوی تەبعاً کوردستانیش یەکێک لەو ناوچانەیە دکتۆر ئەگەر پێمان بڵێ گرنگی زەریاکان بۆ مرۆڤ لە ڕووی ژیان و ئابووریشەوە گرنگی زەریاکان بۆ مرۆڤ لە ڕاستیە زەریاکان گرنگی زۆری هەیە لەسەر زەوی وەکو جەنابتان نەزان نزیکە سا 75 زەوی ئاوە بەڵام لەو بڕا 90% زەریاکان پێکێنی یعنی بەشێکی کەم لە ڕاستیە ڕووبارەکان پێکێنن زەریا و دەریاکان بەتایبەتی زێریاکان لە سا 90 یعنی تقریبا لە سا 70 بۆ 70 ئاوی سەر زەوی لە زەریاکان هەبێت ئەمە تەنها کاریگەری نییە تەنها لە ناوچەی لەو ناوچانەی کە لێوی نزیکە بەڵێ کاریگەریان هەیە زۆریشیان هەیە بەڵام بۆ ئێمەش کاریگەریانی وەکو ئاماژەم پێدا ئێسەیەکێک لەو کاریگەریانە ئەوە بوو کە ئەم زستانەی کە ڕابردوو بەڕاستی زستانێکی تەڕ و خۆش بوو بۆ ئێمە کەبارانی زۆر بوو لەبەرەوەی کەوتین ژێر کاریگەری دەریای ئەفەن زەریای ئەتلەسیەوە ئەوەی کێک لە هۆکارەکانی بوو بە کۆی گشتی زەریاکان مەساحەیان ئەو نەگەورەیە کە ئەمەڵێن دوو لە سەرسی زەوی پێکێنێت بێگومان کاریگەری بێت لەسەر زەوی بێگومان بەرزبوونەوەی پلەی گەرمی کاریگەری بێت لەسەر ئەوەی کە تەسیراتی سلبی نەگەتیڤ بێت نەرێنیە بێت لەسەر زەریاکان دواتریش لەسەر مرۆڤ بوو ئەگەر هات و زەریاکانیش بژانەوە و وەکو دواتر ئەگەر مەجالی بە باسی بکەین ئەو کاتە دیسانەوە تەسیراتی چاکێ بێت لەسەر ئەو ناوچانە نزیکن و لەو ناوچانەش کە دوورن لەوە چکە لە ڕاستی ئەمە
لە کۆتاییە گۆی زەوی وەکوتمە لە سا 75 ئەگەر ئاو بێت بێگومان کوردستانیشیان عێراقیش ئەم ناوچەی ئێمە هەمووی کاریگەری بێت بەو کەشواوەیە زۆر جار باسیواکەین بە پێوی کە ساڵی ڕابردوو ئەو داتایانەی کە گەوتە بەردەمەوەی کە ژینگە دۆستان یاخو ژینگە پارێزان یان پسپۆڕان ئەو گۆڕانکاریە کەش و هەوایی کە لە نێوان ڕۆژهەڵاتی ناوڕاست و وڵاتانی خۆر ئاوایە هەبوو ینی نمونونەکانیشمان لە بەرچاوایە دکتۆر بە تایبەتی بینیمان ماوەی چەند ساڵێکی زۆرە لە سعودیا لافاوێکی وا زۆربەتی نەکراوە یاخود ئەو گۆڕانکاریە کە شانەی کە لە چەندی وڵاتی ئەوروپایە ینی ئەو ڕێژە گەرما بەرزبوونەوەی لە وڵاتی ئیسپانیایە بۆ بەرز بووە کە خەڵکی چەندین بووە گیان لە دەستدانی خەڵە ئەم گۆڕانی کەش و هەوایە ئایا پەیوەستە بەوەی کە هۆکارە سروشتیەکان کاریگەری هەیە لە سەریان یاخو هۆکارە مرویەکان زیاد بڵێ لە ڕاستیە تەمەنی زەوی زۆر زۆرە ینی ملیۆنەها ساڵ زەوی تەمەنی هەیە و هەر بۆ پێشتا بڵم تقریبن نزیکەی 8 ملیۆن ساڵ لەمەوە پێش شتێکی ئاوا بوو دۆمۆکسیدی کاربن زۆر بوو ئەسڵەن وەکو لە هینەکان باسێکن ئەڵێن دووقاتی ئێستاش بووە يعني بواقعي في بلين راس مروج دوري هي بلام سروشتش إشي خويكات سروش طبيعة إشي خويكات أم قوي زاوية دروز بوا أو كاريجر يعني خوي هي وكو سروش بلام بدلني أيوة مروج زوز وتأثيري هي تيايا وزور كاريجري هي لبرز بنوي بليجرما نمونيجي بسيطان بيبلين إما ناوشيك ماني بيلا ناوشيك جاب سريع كان باشور وباكور زوج أرمان قدس كردا كان وتحقيق النووي كان يا تحقيق النووي بۆ دەروی بەرگی گازی لێەوە ئەنجامدن ئێوەش بێت هۆی نەمانی ئەو طبقەی ئۆزۆنە ئەو چینی ئۆزۆن چینی ئۆزۆنشی چینێکی زۆر باشە بۆ هەڵمژینی پلەی گەرمی بە تایبەتی پلەی گەرمە بەرزەکان و هەروها هەڵمژینی ئەو تیشکانەی کە خراپن بەسەر مرۆڤایەتی وەکو تیشکی سەربنەوشەیەەکان یخۆ ئەگەر ئەمە نەمێنێ ئەم چینە نەمێنێت ئەو بەفر و ئەو منتیقانش ئەتوێتەوە ئەمە شۆکاری هەیە جارە ساڵی وهەیە بە شاخ ئەتوێتەوە لەو ناوچانە بەکۆ تأثيري زۆر هەیە لەسەر گۆی زەوی و هەم سروشتێکە و هەم مرۆیەکەش دەور بەڵام بەداخەوە ئێستا بین کاریگەری مرۆی زیاترە زۆر دەوری هەیە چونکە بەڕاستی سروشت ئێمە دەسڵاتمان تایە نییە وەکو وتمان خۆمە سروشت بوو ئەم بارانە جوانەی بۆمان هێناوە ئەم تاڕوینەی بووی دروستکردین بەڵام دائیمەن سروشت ئەگەر لی گەڕی شتی جوانترەکات بەڵام مرۆڤ تێکێدا دەستکاری مرۆڤەکان زیاتر خراپن وەکەزانین ڕێژەی بەکارهێنانی پلاستیک هەر بەرەو بەرزبوونەوە ئەڕوات چۆن کاریگەری لەسەر ئیکۆسیستەمی زەریاکاندا هەیە ئەم پلاستیکە بڵێ پلاستیکێکی لە مەترسیەکانی لە ڕاستیە کە ڕوبەڕووی زەریاکان نەبێتەوە ئێستا خۆی ئەمە 6 ئۆقیانوسمان هەیە یان قاڕەمانەیە لەم 6 ئۆقیانوسە قاڕی حوتەم دروست بووە پێڵێن قاڕەی پلاستیکەکان ناوچەیەک دروست بووە لە زەریای هادیە یا پێڵێن هێمن لە زەریای هێمنە دروست بووە خەریکە بێتە ئۆقیانوسێک بۆ خۆی یعنی شوێنێکی ئەوە داگیرەکات زۆر خراپە ساڵانە نزیکەی 8 ملیۆن تەن پلاستیک ئەڕواتە ناوی ئاوی زەریاکانەوە تێبینی کراوە لە ساڵی 2050 ژمارەی پلاستیکەکان لە ژمارەی ماسیەکان زۆرترە بن یعنی بەڕاستی ئەمە کارەساتە ئەنجام مشکلەکە لەوایە ئەم پلاستیکانە بە ئاسایی ناتوێنەوە یعنی تەمەنیان 400 بۆ 500 ساڵ ئەم علاگەی کە ئێمە بەکارین 1000 ساڵی بووی هەڵۆشێتەوە ئەمە زۆرە یعنی لە ناو ئاوێکە تۆ بە تایبەتی هەندێک ئاژەڵ وای لێ هاتووە بەڕێزان وای لێ هاتووە خواردنەکەی بووتە پلاستیک بە حکمی ئەو بۆیە کاریگەریکی یەکجار زۆری هەیە و زۆر خراپە بە تایبەتی لە ناو زەریاکان چکە هیچ داتایەک نییە و دەقیق بێت وە دەستی مرۆڤش بە ئاسایی ناگاتن بۆ قیانوسەکان عفوان زەریاکان بۆیە کاریگەریکی زۆر زیاتر بێت لەسەر ژیانی ئاوی سەرکۆکەوەی کە لە سلایدەکانی شائبین دیمانەکان ڕێژەیەکی زۆر لە پلاستیک و قوتوو لە ناو ئاوەکاندا هەیە بە تایبەتی ئەمەش لای خۆشمان لە دوو دەریاچەمانەیە دەریاچەی سیروان و دەریاچەی دەربەنی خان لۆکەڵ دوکانە ینی کە ئەڕۆی سێرەکەی بەڕاستی ئێستا ئەمڕۆ هەینیە لەوانەیە گەر بچین بۆ گەشت و بۆ سەیران بۆیە بچینە دوکانی سێرە و بەڕاستی و بەدیەکرێت زۆرجار ینی چەند هەوڵی دەژرێت پاککرێتەوە زیاتر بەڵێ لەوە زیاتریش ینی چەند هەوڵی دەکرێت پاککرێتەوە بەڵامی تر ئەمە دەستی خۆمانە بەڕاستی ئەوە چییە و پاشماوەی خۆمان پاشماوەیەکەی خواردنەکانی خۆمانە پلاستیکە دەبێت ئاوەکەمانەکەی خۆین ئەمە وای کردووە کە ژینگە بەرەو پیسبوون بڕوە ئەجا هەر لەسەر ئەمە دکتۆر ینی زۆر جار باسی واکەین کە باسی زەریاکان دەکەین ئەمە ڕوبەرێکی زۆر پانتایەکی زۆری هەیە بەڵام لەگەڵەوەی کە بازرگانیکی زۆری شتیاکر و ڕێژێکی سوتەمەنی زۆری شیتە ئاڵوگۆڕەکرێ ئەمەش زیانێکی کێ کاریگەری زەریاکان وەکو سەرچاوی ئاوی ئەمە زۆر گرنگە بۆ زەوی بەڵام وەکو سەرچاوەیەک بۆی کە چۆن کاریگەری هەیە لەسەر بوونەوەرە ئاویەکان ئاژەڵ ئاویەکان و ئایا چی کاریگەریەکی هەیە لەسەر مرۆڤایەتیش
ئەوەی جەنابەت فەرمووت بڵێ نەوە لە سەتی توجارەت بازرگانی ئەمڕۆ لە ڕێی زەریاکانەوە کرێت چکە تەکلیفەکەی کەمترە وەکو حەجمێکی زۆر یەکجار گەورە وەکو ئەوی کە بەراوردیکەی بە فڕۆکە و یان بە شتێکی تر ڕێگای وشکانیەوە بۆیە من پشتڕاستی و معلوماتی جەناب دەکەمەوە شتێکە نابێت دەستی لێ هەڵگری لە ڕاستیە دەیان شتی پاپۆڕی گەورە شتێنێت بەڵام ئایا کاریگەری طبعاً کەواتە شتێکی شوێنێکی گرنگە ئەبێ محافظی لەسەرکەنێمە زۆر خراپە زۆر تەسیرێکی هەیە لەسەر ئاشەڵ تەسیرێکی یەکجار زۆری هەیە ساڵانە تەقدیر کراوە ملیۆنی بۆ ملیۆنی یەک ئاژەڵ بەهۆی پلاستیکەوە تایەچێت لە ڕاستیە ئەسڵەن دیقەتیان داوە ئێساتە ئاژەڵەکان ڕاهاتوون لەسەر لە خواردنی پلاستیک یعنی ئەوە کاراساتەکە لەوەیە دیقەتیان داوە هەندێک باڵندە هەیە پلاستیکە خوات ئەسڵن پلاستیک بە بێچۆکانیش هێنێتەوە بۆت بەشێک لە ژیانی ڕاهاتوو لەگەڵی خۆی چکە لە ڕاستی هەمووی دواتر کاریگەری جینات و بۆ ماوەیە لەسەرەوە ڕایەت لەسەرەوە بۆیە زۆر تەسیری هەیە لەسەر کەمبوونەوەی سامانی ئاژەڵی زۆر ئەبێت هۆی لە ناوبوونیان ئەبێتە هۆی تێکچوونی بۆ ماوەیان و زووتر لە ناو ئەچن لە ڕاستیە و زۆر جار نەخۆشیش دەیان نەخۆشی و هەزاران نەخۆشییان بۆ دروستی بە بەڵام مرۆڤ ناگاپی دواتر ئەمە بە ئەکیدی کاریگەری لەسەر مرۆڤ هەیە و لەسەر ژینگە هەیە چۆن کاریگەری هەیە لەبەری ئەم ئاژەڵان بنە هۆی کەم ئەسڵ خۆی مرۆڤ یەک لەوانەیە کە ئاژەڵ لە ناوەبات خۆشببختانە حکوومەت هێرێم ئێستا قەراری داناوە لە مانگی چوارەوە و لە کۆتایەکانی مانگی سێەوەی تر ڕاوکردنی ماسیوان نامێنێت بەڵام بەخۆ زۆر جار ئێشبینی لەمەلاولاوە هەر خەڵک پابەند نابێ پێوی بۆیە ئەمە یەکێک لە هۆکارەکانە و هۆکارێکی تر ئەوەیە کە کاریگەری لەسەر مرۆڤای ئەو حیوانە یا ئەو ماسیە جەنابەت یا من یا هەر کەسێکی تر ئەی خۆین دواتر کاریگەری خۆی کردو لەسەر ئەو گۆشتە دێتە لەشی منیشەوە وایە تۆزانی دراسەیەکە یەکراوە 8 نەفەریان وەرگرتووە تحلیلی پاشماوەکانیان کردووە هەمویان پلاستیکیان تۆ دۆزیوەتەوە یعنی چیەکە خۆ نەی خواردووە لا ڕاستە خۆ نەی خواردووە بەڵام بەمڕووی زەمن کاریگەری ئایا ماسی ئایا حیوانی تری خوات ئاژەڵی تری خوات کاریگەری لەسەر مرۆڤ بێت بەدڵنیایەوە کاریگەری بێت جگە لە سەحیەکەی کاریگەری بێت لەسەر ڕزق و لەسەر اقتصاد و لەسەر با بڵێن لایەنی ئابوووریەکەی مرۆڤیشە بێت دواتر کە ماسی کەمە بێتەوە و گیانلەبەرەکان کەبنەوە کە ئەمانیش ژیانیان لەسرە ساڵانە 40 ملیۆن کەس اقتصادی ئیکۆنمی لەسەر ماسیە دووەرە ئەم سەرچاوە گرنگە نامێنێت وردە بەڕاستی ئەوش کێشێکی گەورەتر دروستەکەت گەر باسی لە زیانەکان کرد کەواتە ئێمە چۆن بە تایبەتی لە بواری پەروەردەدا وا لە تاوکەین کە هۆشیاری زیاتر بێت لەو مەترسیانە زیاتر دنیا بێتەوە یەکێک لە خەتەریات لای خۆمان بە باسی زەریاکانمان کرد کەوتمان کاریگەری ئەرێنی و نەرێنیشی هەیە بەڵام بۆ تاکی کورد زۆر گرنگە بەڕاستی ئەمە هەتا ئێستا نەگەشت بۆی کە ئەو مادە پلاستیکە بەکارێنین زۆر خراپە وەکو باسم کرد هەندێک موادی طبعاً دەبە و زووتر شیە بێتەوە وەکو لە پلاستیک وەکو لایلۆن چونکە ئەوە مادەیەکی تیا پێڵێن مادەی ڕقترە لە پۆلیمەرات دروستکراوە دواتر شیە بێتەوە بۆ بلورات ئەو بلورانە وەکو کریستال موادی کریستاڵیە لە لایلۆنەکە خراپترە تقریبا 400 بۆ 500 بۆ 600 ساڵی ئەوێت ئەو لایلۆنە بەڵام لایلۆنی علاگەی ئاسایی ئەو پلاستیکانە کە بەکارین ڕۆژانە ئێمە نزیکەی 1000 ساڵی ئەوێت شی ببێتەوە عمری بەکارهێنانی لایلۆن کە وەکو تێکڕا 12 دقیقە یعنی جەنابەت من ئەو بەڕێزە هەر کەسێکمان لایلۆنی کەڵەگرینەوە 12 دقیقە بەکارهێنینەوە فڕێین بەڵام کاریگەریەکەی هەزاران ساڵ ئەبێت کاریگەریەکی زۆر ئەبێت بۆی لە ڕاستی زۆر گرنگە تاکی کورد لە مەترسیەکانی پلاستیک بزانێت چییە لە خەتەریاتەکانی پلاستیک بزانێت چیە بە تایبەتی من پێم باشە دەرسێک زیاد بکرێت یان وانەیەک لە پەروەردە بە تایبەتی لە سەرەتایەوە بۆ مەترسیەکانی پاشماوە سناعیەکان بە تایبەتی موادی پلاستیکی چونکە موادی پلاستیک و هیچ مادێکی تر نییە مادی پلاستیکی زۆر خراپە ئێستا لە وڵاتانە هەیە ئەو شتە دروستەکرێت دیسپۆزبڵە فڕێدرێت گڵاسە ئەوەیە بەڵام زۆر جار ئەوان کە دروستێکن هەرچەند تەکلیفەیەکیەیە بە مادی ئۆرگانی دروستەکەن بە مادی نەباتی و سیلولۆز و شەکرەکان و ئەوانە کێشەشی نییە فڕیشی دیەک جاش بەکارین ئاساییە خاڵێکی تر هەیە زۆر گرنگە ئێستا ئاڕاستی بەکارهێنانی دروستکردنی موادی پلاستیکی بۆ ئاڕاستی ئەڕوات لە جاتی من ئەو دەبە پلاستیکی یەکجار دروستیەکەم بۆ نمونەیە خۆشبەختان لای خۆمان چەند معاملێکی دروستکردنی سندوقی ئەمەی میوەژات و یان هەندێک معاملی پلاستیک و یان هەندێک هەیە دروستەکرێت لە ڕاستیە لەواتی بڵین شتی سەفەریوانە ئەزانی باشترین شت ئەوەیەکی بکەی ئەو شتە بەکارێنین و پێڵێن ڕیسایکلین جارێکی تر بەکاری بێنیتەوە بۆ نمونە تۆ 1000 دەبە ئاو دروستەکەی ئەو 1000 دەبە ئاوە
جاري كثير بكاري بينه حوصة 800 داني اللي دروس لو باشتري أو هم فريد بي بروي بمشتقاتي نوتي جاري كثير 1000 دبي تر دروس كيت يعني تو 2000 دروس كد 2000 يك جار خيتنا وخلوا بلام بكار هنا أنا وكي أو إصفادي ويا فريدانا كي كما بيتو أول الزور بي ولاتانا كبهوي بوني كارجي ريسايكلينو يعني تو بردوام أو دبعاوي كي كري ياخو دبعاوي ك ونمونا شربتي تيارچی کی تیا دوای رگیشی بودانا اگر بخونی تو توانی بیگرنی تو برا پارک تیاتی اما لوی کتول روی آبوری سوده گوره بیتو سنورداری شیا کاماد بلاسی شیا پیوند پرسیاری چکت لسروی کاردگا بالا چکل کارگا کانیش کاتی کریسایکلینه به تاک خوی اتوانه چکلوی کتو هم روز دبی آب گریل لمالو با کوپی کتابت بخوت ببو آو لمالو آکو بینو اما اللي رابردوها ما نهبوا يعني دكتور اما كخوين كادمين دبيك يا ما نبو لما لو بيان بركين كطابين يا ما انا وما شورت يا خو كوبيك ما نبو بوشير امانك يعني تو زورشتي سرتاي هي اگر سرنجي بي اسال ما لكان اما وزار ورهات من دايكم سفري داخس داي سفره كباكري او شورا اساس سفري سفري دكتور وي كتوبات بردو ما متي كريتو هموش حتى نما كار آسیان کی زوری با خانمان کردوا با آمان لبیر نشد بلام کار آسیانه کزیان بجی والله کار آسیانه کشی يعني لروي نفسي شو الرنگ بو خويا من خم بيم خوش سفري آسایی بکاری بینی باشتر يعني هر تو سفري كي لايلوني او داخلي هر لواش نوعا ما وكو خوار نكشت بيت بس سفري خوي خواردن اما شي ماني خوار نك زياده ابي تشي لي بيني بلام حس فرق ابينيد خوار نكش لا ويني بلام كابرا كم توزي مشغوله بي بس سفري كو دايقات وانا بعكس زور قصك جنابت يعني براسي كي المشكله كان من سفر سفريه بديان مطعم مكان مالان هم بكارين تانا ند امقاب السفريه براسي يعني بداخل او بو تمعياريك بو ايما بحسبها هاي سايكولوجيان تو انا بحسب هاي لايفشيان بلان براسي بالراي من او نشانيك النار روشنبيريا كم روشنبيري وكو جناب او دبي او ايدين بمنا كان مان يسمى تاريك يعني ترموزيك بتشوك يا باشا بكارين قيتشك هذا او روجانا بكاري بنا كاكا بارد بو قريتها بالرابك جناب رنق باوروبا وخوش مشمو بيني معنا ام دبي او بكارين بياي وضخم شخصيات وانا دي دبي اخذنا وجهازك هو بو اي سنتي يجيبوا بقريته اي بدواي خو قنجازتي كاكا وجين كاكش باكا كاتوا يعني اما زوجر جوينا دني بوي يعني بيركنا ولا انجام دانا اشتكى زوز اگر بيركتو اولا نون تشيلي دي دواي كان صال قد تشيلي ديت براسي حقنيه زور غادر كيقول لا جينكا اكيد ولا لو كان دواي خوش معنا خو بركوتنيش يا دكتور يعني براسي ساملا دولاتي المانيا براسي بينيوم او كساني بصالاتون خانه نشینه بن عربانی چمپیه لسر شقا مکان رون هم خوی پیگرتوا هم زود دب اقربوا او سطلي زبلانا كليو جاكراتو ببيرنگا كان يما اولمانيا جاكراتو كيتر ام بعدي بلاستيكيتيا ام باش ماي خوارنيتيا دبكان الله غريكات ناو سطليوا هم بروجكي بسربا هم ام جينجي ولا پروردو خوشويز بوا كزانه چون خاكي بپارزه كواته ايم چون بتوانين الين بعد بيك بين بمناله كمان خور سوديوني كجينكا كمان بارزين ازاي چن مناله كمان پرورداكين چون رابط اوش كغورفو چون جينكا بارزه يعني اوي كخو من بجمانش بانوي دوي يمونه ازاي قربان جناب باش تفرموا يعني همي راحات وكتوت اقلمنا لي وفيري للسرتاي وفيري برمابك نقش بيد المشي نهد لبيري ناشته يعني بويا وكو برسان فرموتان لپرورديا زوزور غني منال فيري كيت لبدايته برمابك او دستغريه او دواي الله وهليا والله يا ما اقل بردمي وهم جاري او قلاص سفري انا بكاري برداخي سفري ودبي سفري بكاري بنو فري بينو جان بداخل هرشان خوشبختان السليماني زور باشا كم بوتوا جاران بين دبي يجي فري او فري بلام هيشتان زور مان ماوا بداخل يسشي دسير كان كونا كريتو اصلا هر كونا كريتو بكاك هو بكاري دينا بس كوي كروا ولا لا كثير ويتوتت خلقي سوا كابلان بكو كاسبي والله خوش قيتشا با كاسج بي او دبانا كو كنوا بكاري بينن والله اشكال يقدر سبيلي لا ريسايكلينا تيچو كي زور تريبيت توزيك بلام حكومه ابي باتيچو كي توزي زياتر بي بلام لروي صحيه و درانجامكي باش تربي جس سرکو پی توی جنوی کلا بهوی برزبنوی پلی گرمی گوی زویه و لماوی 8 سال رابطو دا پیش بینی او اکره کزریا کان رنگشینه کان ندست بن اماج کلو کاریگی لسر رنگ کی او زندورای نو ددیا کان کاریگر نرینیا کانی چی دبه پلی گرمی ونیا پلی گرمی زور کاریگریه پلی گرمی یک شکل مشکل کانی زریا کان جنابتان ازانن لبين لاين كم ولا 50 ساعه لصفه اكسجين راس درخ دروسيا كات بلام لصا 50 ساعه دريا كان زريا كان دروسيا كان
مصدرێکی زۆر چاکە بۆ دروستکردنی ئۆکسیژین لە سا 50 بۆ لە سا 70 ئۆکسیژین دروستەکەن و لە سا 30 بۆ 35 لە سا دووەمۆکسیدی کاربۆنیش لە ناوەیەن. ئەگەر دیقەت بدەیت دائما لە کشی ساردا ئۆکسیژین زیاترە بێت لە زەریاکانە، بەڵام لە کشی گەرمە ئۆکسیژین کەمە بێتەوە. بۆ سەرچاوی دروستبوونی ئۆکسیژین لە ناو زەریاکانە چییە؟ قەوزەکان ئەو بەکتریانن کە زیاتر حەزیان لە پلەی گەرمی ساردا وەک تاوەکو گەرم. طبعا تا پلەی گەرمیەکە زیاتر بێتەوە ئەو کاتە بێتە هۆی بەسیترینیان ئەبێت هۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی و ئەبێتە هۆی کەمبوونەوەی ئۆکسیژین و ژیانی گیان لەبەران بەڕاستی ئەکەوێتە خەتەریاتەوە. زۆر باشە. ئەم بەشەی کەماومانە لە ئەم تەوەرەیە با باسێکی وڵاتی عێراق بکەین، یعنی ئەوەی کە ئەبینی لە 2-3 ساڵی ڕابردووە ئەو خەڵکە لە ناوچەکانی خواردووە بە تایبەتی و ناوچانەی نزیکن لە ئەنبارەوە کە خەریکی کوشت و کاڵکردن بوون، کە بژێوی ژیانیان لەسەر دارخورماکان بوو، لەسەر گامێشەکان بوو وەکو ئاژەڵدارێتی. ئەمانە ئێستا بەرەبەرە کۆچەکەن دکتۆر، بەهۆی زۆر جار هۆکارەکە زانین دەستی دەرەکی وڵاتانی دراوسێ بەکردنەوەی سەرچاو ئاویەکان یاخود کەمی ڕێژەی بارانبارینە یاخود بوون بە بیابابوون، یعنی زیادی کرد درەختەکان نەما. ئەمانە ئەگەر ئاوا بەردەوام بێ چ مەترسیەک لەسەر ئەو ناوچانەیە دروستە بێت؟ ئێستا لەم فترە طبعا هەر بۆ ئەوەی بەڕێستان ناوچە زۆنگەکانی پێڵێن پێرن مەرشاڵەکان ئەهوارەکان تصنیف کراوە ئەوەی جنوبی عێراق وەمانە. ئەگەر ئەمساڵ دیقەتان بێ زۆر ڤیدیۆ هەبوو، زۆر خەڵک لە هات ئەمساڵ هەن ناڵێم ئەم بارانە زۆر کاریگەری هەبوو، حتا ئەو ناوچانەشی بژانەوە وەکو ناوچەیەکی وەکو ئارەسێکی گەشت و گزاری خەڵک ڕووی تێ کرد. بەدڵنیایە زۆر کاریگەری بێت، زۆر خەتەر ئەزانی لە ناوڕاست و جنوبی عێراق بە تایبەتی جنوبی عێراق باسیێت کرد. خەڵک زۆر لە ڕووی داراییەوە زۆر احتیمادەکە سەر بەخێوکردنی ئەو ئاژەڵانە بە تایبەتی ئاژەڵە گەورەکان وەکو گامێش ئەوانە کە عێلاقیان بە مارشاڵەکانەوە بە زۆنگەکانەوە هەیە کە ئاوی زۆرە و عەفوەن ئاوی زۆرە و با دواتر تیای ئەژین. بەدڵنیایەوە ئەم کەمبوونەوەی ئاوە وەکو جەنابەت فەرموود کە هەندێک جار ڕەهەندی سیاسی لە پشتەوەیە ئەوەیە زۆر کاریگە هەیە و خەڵکەکەش ئێستا کۆچەکە لەوێش نەماون یخۆ لە کۆتایە بەڕاستی ئەوەشەوە بۆ کوردستان و بۆ عێراقیش وەکو سەبەتێکی خۆراکیە لە ڕاستیە دواتر کاریگەری ئەبێت. یەکێکی تر لە مەترسەکان ئەوەی جەنابەت فەرموود بەڵێ بە بیانبان بوونیان ظاهری پێڵێن تەسەحورکردن بە تایبەتی لە منطقی غەربی عێراقایە ڕۆ لای خۆشمان بەداخەوە دێت بۆ لامان ئەو بە بیابانبوونە لای خۆشمان دروستە بێت، کاریگەریی زۆر خراپە بێت و تأثیراتی زۆر بێت و تأثیری لەسەر اقتصادی عێراق و بە تایبەتی لەسەر کوردستانیش بێت. بەڵام لەگەڵ ئەوەیە هێشتا الحەمدولillah ناوچەی خۆمان ئەو باشترە، یعنی لە ڕووی کەش و ئاوە هەواوە لە ڕووی ژینگەوە لای ئێمان خۆشتر بۆی ئەبینین زۆر جار کۆچەکەن و وازم لە راپۆرتەکەی پێشتر جەناب ئاماژەت بەوەدا زۆر جار ئەبینین ئەوان دێن بۆ لای ئێمە هیوادارین نەبنە هۆکارێک بڵێ چاو لە ئێمە بکەن باشبن، بەڵام مەجال نەدەین بەوانیش بەڕاستی هەبنە هۆکاری پیسبوونی ژینگە زۆر جار بەداخەوە بنەوە قساکەم ئەبینین یعنی بەڕاستی ئەوان یعنی نەبێتە ئەوەی بڵێن ئاسی سەقافەکان تۆزە جیاوازە لەگەڵ ئێمە نەبێتە خۆڵکێشانێ بە خۆمانەوە زۆر جار بین ئەوە بە زمانی خۆشیان زۆربەی لە تیکتۆک و لە فەیسبوک و لەوانە بین زۆر جاشانازین بکەم بە کوردستان و بە پاک و پرچێوە بۆیە بەڕاستی ئەبێ ئەوان چاو لە ئێمە بکەن نەک ئێمە چاو لە ئەوان بکەین ئەگەر هەڵەمان بین ئەبێ لە شوێنی خۆی ڕاگرین. دوێنێ ڕۆژی جیهانی دەریا و زەریاکان بوو وەکەزانین لە جیهاندا ساڵانە هە ساڵ لەژێر دروشمێک ئەم یادە ئەکرێتوانێ ئەم ڕۆژی جیهانیە. لە کوردستان لەم ڕۆژەدا هیچ چالاکێک ئەنجامەدرێت؟ وڵا ئەمە مەگەر ئەمە چالاکیەکە دەست خۆشی لە ئێواکەم و لە کورساتەکەم بەڕاستی ینی ئەوە نەبێ بڵێم ینی هەموو کاتی ئێوە کابراوتی دەست پێشخەرن لەو شتانە ئەگەر لە سادەیشی تەسیری لەسەر کوردستان هەبێ، بەڵام ئەمە بۆ خۆی ئێوە ڕۆشنبیری ئاسی بەڕێستان و کەناڵەکەیە کە لە ئەکات و لەم جۆرشتانە بۆتە هۆی ئەوەی کە خەڵک خۆشی بێ بڕاستی کاریگەری لەسەر بەڵێ هەیە و دوێنێش هەشتی شەش بوو ڕۆژی زەریاکان بوو بەناو نیشانی چیتر با ئاوەکان چەقبەستوو نەبن ئاوەکان چەقبەستوو نەبن لە نیویۆرک ساڵانە ئەکرێتەوە. ئەمە مێژوەکە ئێگەڕێت بۆ ساڵی 1992 کەنەدا یەکەم جار اقتراحی کرد لە بەرازیل لە ڕووداجیانەوە، دواتر لە ساڵی 2002 ڕۆژانە ئەفۆن ساڵانە
ئەو ڕۆژە بەرز ڕائگیرێت. ڕاستە لەگەڵەوەی کە وەکو پەیوەند ئاماژەی پیا بووی ڕۆژی توانی زەریاکان لەوانە زەریاکان تۆزە لێمە شۆ دوور بن بەڵام پەیوەستە بە ژینگەی هەموو جیهانەوە بەڵام کاریگەری ئەبێ لەسەر کاریگەریە بێ بەڵام منە هەند حەزم کرد لەگەڵ زاری بەڕێستانەوە کۆمەڵە پرسیاری تایبەت بە خۆشمان بوروژێنی چونکە هۆشیاری زۆر زۆر گرنگەکە ئێمە بتوانی بەرامبەر ژینگەکەی خۆمانە بێ. دووبارە سپاس بۆ تۆ دکتۆر. سلام ئامادەبوون لە ستودیۆ ڕۆژێکی نوێ. جوانەکەتان زۆر دەستان خۆش زۆر دەست خۆش بێ.